لە سلێمانیم لە نزیکی شەقامی سالم و سەوڵەکەی شاری سلێمانی کەسێکێ لە سلێمانی کە دەوترێت ماوەی چەند ساڵە بێلانێ و لەسەر شەقام بە شەو بە ڕۆژیان بەسەر دەبات. ئەمڕۆ زۆر لە سۆسیال میدیا و بەشێک لە ڕاگەیانەکان باسیم کەیسە کراوە. وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا و کەسە پاڵپشتی بکرێت ببرێتە خانەی بە ساڵاتچوان لە سلێمانی بووی کە گرفتەی کە هەیە بێلانی لە سلێمانی چارەسەر بکرێت. بەڵام بەشێک لە وینەکانتان بۆ دەگوازمەوە و باس لە ئەو کەسەتان بۆ دەکەم کە ئێستا لە سلێمانی لەسەر شەقام ژیان بەسەر دەبات. ناوی عوسمانی سایزەرە، دەوترێتێکێکە لە هونەرمەندە میلە کۆنەکانی سلێمانی. چەند ساڵێکە لەسەر شەقام دەبێنێتەوە، بەڵام پێشتر چاودێری کۆمەڵاتی سلێمانیم کەسەی بردووەتە ماڵی بە ساڵاتچوان داڵدەی داوە، بەڵام خۆی لە سەرویستی خۆی دووبارە هاتووەتە دەرەوە و دووبارە سەر شەقامی بژاردوێتەوە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم کەیسە و هاوکاریکردنی ئەو کەسێک کە لێرە دەوتی لەسەر شەقام ژیان بەڕێ دەکات. کاک فراد ئێمە هاتینە ئێرە بەڕێزە لێرە نەبوو کاوسمان، ئێوەکو چاودێری کۆمەڵایەتی سلێمانی وکو بەڕێوەبەری ڕاگەاند و پەیوەندەکان لە چاودێری کۆمەڵایەتی لەسەر ئەم کەیسە چیەکەن، چۆن هاوکاریم کەسەدا؟ بەڵێ ئێمە هەر ئەمڕۆ بەڕێز جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بەسپاسەوە نووسینگەی بەڕێزیان ئاگاداریان کردین کە خودی جەنابی وەزیرە لە بەدواداچوون بۆم کەسە کرێ بزانن ئایا ئەمە پێشتر هاوکار بووین لە لای بەڕێوەبەراتەکەمانەوە. ئێمە ئەو دۆکمنت و بەڵگانەی لامان بوو بۆ بەڕێزیانمان نردووە کە ئەم بەڕێزە پێش ماوەی لەم و پێشێمە هاتین لە باڵەخانەیەک لە بەرامبەر کافتریای ئەمنە سوورەکە، لەوێ لە باڵەخانەیەک بوو ئێمە بردمانە لای خۆمان و ماوەیەکی زۆر لای ئێمە مایەوە، بەڵام بەداخۆ ناتوانێت بمێنێتەوە لە شوێنێکی جێگیرە و زۆر هەوڵمانە لای ئێمە ماوەیەک مایەوە. بە سپاسەوە بۆ بەڕێوەبەر و کارمەندانی ماڵی بە ساڵاتچوانیش زۆر هاوکاری بوون. شوێنەکەی زۆر نەشیاوە، ینی کەسێک لە سلێمانی هەم دابوونەریتی کۆمەڵایەتی و وجدانی خەڵکیشەوە بڵ ناکات کە کەسێک لەسەر شەقام ئەم جۆرە ژیان بەسەر بەرێت. ئێوە چیتان کردوەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی کە ئەم کەسە قەنەعات پێ بکرێ، باوەڕی پێ بێنرێت کە گونجاوترین شوێن ئەنی خانەی بە ساڵاتچوان و ماڵی بە ساڵاتچوانە بووی کە خزمەت بکرێت لەو دۆخە دەرونی و کۆمەڵایەتی کە هەیە هاوکاری بکرێت. کاک مەریوان خۆت ئێستا لەگەڵ مابوویت، ئێمە هەر ئێستا ئەم منطقە هەمووی گەڕین بە شوێنە و لێرەش من و برای هاوکارم مامۆستادانا چاوەڕێیەکەین، چونکە بەڕێز وەزیری کار داوای کردووە کە ئێمە هاوکاری بین تا ئەو کاتەی ئەتوانین ئێمە ئەمێنینەوە تا ئەو کاتەی دێتەوە ئێرە کە هاتەوە ئێمە داوای لێکن جارێکە بیبینەوە بە ماڵی بە ساڵاتچوان ئەگەر خۆی قایل بێت ئێمە خێنە سەر جاری کە لەوێ خزمەتەکەین. لایانی تەندروستیان بەردەوام لەژێر چاودێریان، لایانی کۆمەڵایەتیان بەردەوام ئێمە هەوڵین کەشێکی کۆمەڵایەتی جوانیان بۆ بڕخسین، تەنانەت سەردان و کردن و چوونە دەرەوەشیان لە جلوبەرگیان لە خزمەتی خواردنەکانیان بۆ تەمەنی ئەوان کەشیاو بێت. ئەوە بەڵێنی حکوومەتی هەرێمی کوردستانیان وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری و کەسانە بکرێت. ئەم بەڕێزەش کە بێلانەیە لە سلێمانی و لەسەر شەقامەکان ژیان بەڕێ دەکات لەسەر ڕاستپاردەی وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردراوە کە ببرێتە ماڵی بە ساڵاتچوان لە سلێمانی و هەموو پێداویستەکانی ژیانی بۆ دابین بکرێت و ئەوەی کە هەیە چاوەڕێەوەن تیمەکە ئەو کەسە بگەڕێتەوە بۆی دووبارە خزمەت بکرێتەوە لە خانی بە ساڵاتچوان و سەرجەم پێداویستەکانی ژیانی بۆ دابین بکرێت.